سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت لە ڕابردوودا چەندین بەرنامەمان کردووە کێشەکانمان خستۆتە ڕوو کێشەکانیشمان چارەسەر کردووە هەر لە ماوەی ڕابردوو زۆر دوور ناڕۆم هاتنی گەشتیارانی عەرەب بۆ هەولێر دهۆک لە دوای بەرنامەکەی ئێمە وەزارەتی ناوخۆ وەزارەتی گەشت و گوزار شارەوانی بڕیاری دەکا گەشتیار بێت لەسەر تەکسی وەزارەتی گواستنەوە وەزارەتی ناوخۆ بڕیاریدا لەوەی کێشەی تەکسی و لێدانی لەزگە چارەسەر بێت سەبارەت بە کێشەی کۆمەڵایەتی کەسێک دواندمان کێشەکەی خۆی خستە ڕوو کە کێشەی لەگەڵ خێزان و کەسێکی دیکە بووە چەندین ساڵە نەگیرا بوون دواتر دادگا هاتە سەرخەت و تاوانباران ئێستا لە زیندانن ماوەیەک بەر لە ئێستا هاتووینە سۆران بە دوواداچوونمان لەسەر کێشەی ئەو کاسبکارانە کرد گوایە شارەوانی سەرۆکایەتی شارەوانی ڕێگان نادات ئەوانە کاسبی بکەن لەبەر ئەوەی تەجاوزێکی زۆر لە ڕێگەی ئەوانەوە دەکرێت پاش بە دوواداچوون بۆمان دەرکەوت تەجاوز ئەوانە نایکەن خەڵکێک لە دەرەوەی سۆران بە تەجاوز بلۆک و قم و چەگڵ دێنێتە نێو ئەو شارە و تەجاوز بەردەوامە جارێکی دیکە دەڵێن داوایە لە ئێمە کردووە بە دوواداچوون بکەن دەڵێن لە پاشەوەی کێشەکە چارەسەر بێت گرفتمان زیاتر بووە من هەوڵ دەدەم بە دوواداچوون جارێکی دیکە بیکەمەوە کێشە و گرفتی ئەو کاسبکارانە بخەمەوە ڕوو لەگەڵ بەرپرسانی ئەو قەزایە گفتوگۆ بکەم ئەرێ بەڕاست بۆچی دەبێت لەم دۆخەدا زیاتر لە 150 خێزان بێکار بکرێن پێم بڵێ کێشەکەتان دەڵێن قورستر بوو بۆچی قورستر بوو کامەران ئێمە نزیکەی 150 عائلە لێرە کاسبە هەیە خەریز گورەیە خەلیز پەیمانگایە هەیە بێ موچەیە بەشی زۆری هەموو خەڵک کاسبە لێرە ئەو بازگەیان دانایە کێشان ومە دروست کردە کێشەکە لەوەیە شارەوانی بەخۆی هۆکارەکە چییە ئێستا بە سەدان پارتە زەوی هەیە لە قەزای سۆران باشە پارتە زەوی سەکەنیە سەکەنی واتە بێشێشە تاپۆی هەیە نە تاپۆی هەیە بەڵێ هەیە ڕقمیشە ئێستا ئەوەی ڕێی پێ نادرێ ڕقەمە زائدە سەکەنیەکە چییە پارتە زەوی بەتاڵە هیچ کێشەی نیە لە ڕووی خەدەمات مەسە سەوزای نییە باشە ئەوەی بە قانونە ئێوە دەتوانن ماوادی بۆ بن بە قانون بڵێ نانە ئەوانەی کە بە قانون خانوو دروست دەکەن ئێوە ڕێگاتان پێدەدەن بلۆک و قومی بۆ بن ڕێگاتان پێدەدەن ڕێگاتان پێ باشە تەماشای بۆ ڕێگاتان پێ نادەن یعنی ئەمە شاری خۆتانە کوڕی ئەم شارن کەسابەتی خۆ دەبی ئێوە کەسابەتی بکەن واقعان تەزاوز نەوەستاوە نەوەستا ویژدانە ئینسان قسەی بکە تەزاوز ئەکرێ بەڵام ئەم قسەم تەواو نەکرد ئێستا ئەگەر عەرز سەکەنی بی حکومت لە بەرامبەر ئەو سەکە ئیجازەی پێدا پارە تاپۆ لێ وەرەگری سوودمەندی یەکەم چیە حکومەتە سوودمەندی دوم هاوڵاتیە سێم تەزاوز کەمە بیت وایە باشە واقعە باشە ئەوەیە باشە ئێستا چی بکرێ بۆەوەی دەرگای کەسابەتی لێوە بکرێتەوە کاکەمەرە وەڵاهی پێشەکی بە خێراتنا ئەەکەین بەڵێ ئینسان ئەمە هەموو لێرە فەقیری هەمووش کاسبی تۆ چیش دەکەی بۆ خۆت ساختەرێکترم ساق تڕکتۆری باشە ڕۆژانە تەلەفۆنن لۆ دێتن مەسەلە چێ لە قومەک تێگەی چێ لە قومەک یەک چێ لە قوم شارەوانی ڕێما پێ نادابارکەین بڕۆی نەوێڵانە دەڵێت چی دەوێت چی دەوێت ئارێ دەیتن دەبیبێتە شارەوانی وەڕەکەی بکەین یەک چێ لە قوم یەک چێ لە قومی تێگەشی یانارێ با بە پیکابی بباتن بە تەنەکتەری نەباتن بۆ فەرقی چییە؟ والله فەرقی چییە نەزانم تەنەکتەریان لە پێچەوە بیتە شارەوانی تێگەی لەینەکەن جەماعەتێ لە جەماعەتێ ئەرێ دەبی تەلەفۆن لۆ شارەوانی بکەن تەلەفۆن لۆ شارەوانی ئێوە سەردانی بەرپرسانتان کرد گوتان کاکە ئێمە بێڕسق بووینە 150 ماڵە منداڵمان ساوایە خەڵکێک بلۆگ لە دەرەوە دەهێنێ هیچ کەس گوێ لێ ناگرێت جوولە سەردانی لەقین کردیا هەوڕۆکەش گوتی بۆ نبدێ شۆرتە توینە دەرێ سکاڵای خۆمان باوانش گەیاند ئەزا گوتی شاڵدەین تۆ کەسێکی کاملی لێرەوە دەتوێت پێیان بگەینیت بەچێ واللهی پێیان بگەینم بە هەموو دەسەڵەدارێک کاب ئاگایشان لەمە بیتن وەزعن لەو پەڕی خراپە بەڕاستی یعنی شارەوانی تەواو دەستی لەو چەمەینە و ناکاتی هەرچی عەرەکەی بیکەینەمە بەڕاستی یعنی دەیەکرد جەماعەت حەزیان لێ ئیزن بدەن شارەوانی لەسەرەوە ڕێگان بەڵام بە قاچاقی ژێ دێتن دێتن تەلەفۆنەکە یەک چێ لە قوم کاکە نابێ ببەین ماندوو نەبی هاتووی مامەڵە بکەیت تۆ هاتووم قومی بکڕی قومی بکڕم یەک کەوچکە قومم دەوێ یەک کەوچک یەک کەوچک ئەوە کتاب و چەند مامەلەت کردی
وڵی دەبێ هەموو ڕۆژی بۆ یەک کەچکی بۆ یەک دەوەخاخەنازی دێ بچی کتابی لە شارەوانی بێنی چەند پێ دەچێت تا مامەڵەیەک دەکەیت وڵات ئێستا بچمە شارەوانی تقریبان ساعتێک 2 ساعتم پێ دەچی 2 ساعت جار ئەگە لەوێ نەبن ئیمزای بکەن دەبێت بۆ ڕۆژی دوایی ئەو ئالیتە باشە ئەو ناوەڵە زەحمەتی چێش یەک شوێنی کوردستان شتنی ئەوەی لێرە هەیە بەس دەڵێن کاکەەوە لەبەرەوەی تەجاوز نەمینێ نەخێت تجاوز قەتڕی لە ناژیری ئێستا منەوە احترامن بۆ برادری ئیجازەم هەیە گوتی بڕۆبێنە مادام ئیجازەت هەیە هیچ کێشت نییە بەڵام ئەگەر ئیجازەم نەبێ وەرە زۆر بە احتیاری زۆر بە ئاسایی بەبێ ئیجازە بە پارە دەیێنن بە پارە یعنی قەزێکە لێرە بوویتە مەسەلە پارەیە چەندی دەدەن بۆ لۆریەک بە تەجاوز بێتە ئێرە ئەگەر بە شوێن دەزانی شوێن هەیە وەرەقێکە شوێن هەیە هەفتایە شوێن هەیە بەپێی کاتەکە یعنی ئمە بەڵگەیە هەر قسەیە کەس لە خۆ ئێستا مە قسەی لەگەڵ بکەین لۆریەک بڵێ دەینم کەس خۆی عیبدار ناکە وە کەسیش خۆی ناناسێنێت کە بڵێ ئەمن ئەو ئیشەی دەکەم یان بەنیازم ئەو ئیشەی بکەم یان فڵان کەس ئەو ئیشەم بۆ دەکات بۆ ئیش خۆی تێک نادا مەسلحەتی خۆی کەس مەسلحەت خۆی تێک دەدا تێکی نادا لەبەر ئەوەی شتەکان بەهێمنی بە هێوری دەڕوە زۆر باش ئەگەر نا باوەرتە بێ ئەوەی کە بڵین ئەو کتابم پێ ئیجازەیە بۆ یەک دەوە تەرەکتەرێک قومی یەک دەوە کەوت ئەگەر زۆر ئیجازەم پێ نیشاندا بە پێشم گوتەکە لە سەریش بکەوی ئامادەم بۆ خۆم کوێ دەڵێ دێم ئەگەر نادەڵێ دەبێ وەرەقەی بکەیت بۆ یەک دەو زۆر باشەوەی دەبینن کامیار ئەگەر ئەو دیمەنی ئەم کرێکارانە لێرە نیشان بدەن ئەمە تەواوی ئەو گەراجانەیە کە ئیشی قوم و چەگر و چیمەنتۆ دەکەن ئەو کاتێک کە کەسێک دەڕوا لێرە خاڵێکیان داناوە پۆلیسی شارەوانین پێم وایە لێرەوە دەبێت پسوولەی تایبەتیان هەبێت من هەوڵ دەدەم یەکێک لە شۆفێرانی قەلاب کە لە دەرەوە بلۆک دێنە ناو سۆران بدوێنم بزانم بەڕاست وەکو ئەوان باسییان لێوە کرد بلۆک داخلی سۆران دەبێت بە چەند داخل دەبێت چۆنە چۆن نییە ڕاستی ئەو بابەتە بزانم بیکەمە بەڵگە بۆ بەرپرسان لە دەڤەری سۆرە کاکی برا باشێ جانەکەم ئەرێسا قەلابی وانە جانەکەم ئەم دەمەوێت خانوو بکەم ئەوجا پێویستیم بە بلۆکە لە ئێسقەلایە وەڵڵایە مناتە تەواوی دەکەم پێویستم بە بلۆکە ئەگەر وەرەقەت هەبە قەلابی 900 بلوچی کیلۆ دێن بە 380 دەڕانی ڕاستەوخۆ دێن وەرەقەت چونکە لەسەر ئێمە زیادەکەوێ دەبێ تەرتیباتی لۆ بکەینەتەوە دەرباز دەکەین لەسەریتەرا چونکە شارەزای دێنەوە ئیشیرێنێ ئەمە باش دەزانین باشە براکەم دەزانم بە 380 و بەبێ وەرەقە گرانترە چەندی فەرقە 70000 شوێن نەزانی داری وایە 100,000 فەرقە 100,000 7,000 والله برای بەڕێزەزانی چۆنە تو هەتاوە کوێنە و مۆزوعەکەی نازانی چۆنە ئێستا ئێمە ئەگەر ئەتو عادت سەکەنی بێ یان هیچ مشکلت نەبی بەس تاپۆت نەبی ئەگەر بێت و بە قەلابی بینم بۆ تۆ بکەم لەسەر عەردەکەی دەمەهاتی پۆلیسی شارەوانی بگاتە من یەکەم سەردەم گریت یعنی ئەو نە تریاکم پێیە نا ئاساریم پێ هیچ شتم پێ نە بلۆکم پێ یان ئەوە تەموادم پێ یعنی لەسەر بلۆک ڕووکردن لە عەردەکی کە سەکەنی بێ یاخود داری وایە تو یەک ئەتۆ لە سەیتەرەی داخل دەبی خۆ مشکلە لۆ دروست نابی سەیتەرە هایدی خۆما ئەو شتانە هایدی خۆما وە تەرتیباتی وێ گوتان کۆمەڵە کێشەمانە کێشەکانتان چی؟ بەڕاستی لەو شوێنەی نزیکەی 150-200 عائلەی لێە کە هیچ معاش و شتیان نییە هیچ داهاتێکیان نییە داهات ژیانیان لەسەر کارکردن و کرێکاری و یاخود بارهەڵگرەکانە ژیانی ڕۆژانەیان قوم دەفرۆشن گەراجیان هەیە کرێکاری دەکەن 150 خێزان دەبێت لەو دەورانەیە باشە بۆ لێ ناگەڕێنەوەیش بکەن ئەزانی مۆزوعەکە چۆنەکە کامەران لێرەدا یەکسانی نییە یەکسانی جاری وایە کەسێک ئەناسی دەستێکی لە پشتە لەوانەیە بۆی ئیزن بدەن واستە واستەکاری هەیە بەڵام لێرەدا تەجاوز ئەنگۆ ئەلاساس قوم و بلۆک ئەنگۆ هۆکاری ئەوەن تەجاوز لە سۆران دروست بێت تەجاوز هەیە ناڵین تەجاوز نییە بەڵام لێرەدا دەبی لە هەموو شوێنەکان ڕێگری کە ئاکرێت لە هەموو شوێنەکان وەکو یەک چێە بزەڵەدەوەی کە ڕێگری دەکات
وەکو ڕێگری کردن حکوومەتی خۆمانە دەبێت پۆلیسی شارەوانیە قایم قامە شارەوانیە ئەوەی کە حکوومەت داینایە لۆ ئەوەی کەەوە چییە میهنەکەی چییە پۆلیسە شارەوانیە پۆلیس شارەوانی ئێستا زارە چۆن ئەمە لە 1 متری نیوی ئەوانە هەموو شاهدن ئەمە گیرام لە 1 متری نیوی کەچی زاروێ 15 متر بێ قەلابەی دێت ناگیرێت ڕاستی ئەپەڕی ئەمن ئەوە شاهدن 1 متر نیوم ئەلێ لە گیرام شەوەک گیرام تو بە خۆت تەجاوز دەکەی نا ئەمن بارهاگرم چەند پارە وەرگرت بوو ئەمن لۆ 10,000 دیناری 10,000 دینار لۆ 10,000 دیناری بلیمان ئەم لەش پۆلیسانە گیرام یەک شەو گیرام توی گرت ئەو پۆلیس بە شارەوانی حاکمی ناوەڵا دەمێن دام حاکم گوتی ئەتلو گیرە لە 100 متری نیوەشی بڕوام بڕۆ هەڕەوە یعنی شەو ڕۆژەگە تو گیرام لە 100 متر و نیوە لە 100 متر کرێی بارەکەت 10,000 دینار بوو 7,000 غەرامەکرام ئێستا تو ساقەلاب بەڕاستی ئێمە لە پێشوشدا بەرنامەمان کرد بە دوواداچوونمان کرد لەگەڵ جەنابی قایم قامیشمان قسە کرد سۆزی ئەوەیدا کە چارەسەری ئەو کێشەیە بکەن ئەوەی من تێبینی دەکەم تەنیا لە سۆران کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی دراوە کە زیانی بە خەڵکەکە گەیاندووە ینی تەجاوز ڕاوەستاوە لێرە ناوەڵگا کامرا هیچ مشکلە بە خەلابان دینێن داخلەکە ڕۆکە لۆ تەرەکتەریش مەمنوعە هێزاش تشکی پێ خەلابە لە چێ دێ خەلابە بە سەیتەران داێکا کامرا باشە لۆ ڕێگە بەیەوە دەگرێت کامرا ئەمە فەقیرە لێ ناگەڕێت کابرا تەرەکتەر ئیشکە خەلابش دەولادینی ڕۆکە بەخۆت بەرنامە لەسەر کرد خەلابی ڕوویە کرد شۆفەر ئیشە کرد بەس ساختەرەکتەرەکان یاگەڕنیش تو بۆ خۆت چیش دەکەیت ساختەرەکتەرە ماوە ژیانم سەو تەرەکتەری دوو خێزانداری خێزاندارم سەو تەرەکتەری بەڕێچم 10,000 دینارە کرێم لێ ناگەرم ئاگدار بە ینی قەلامی بچووکە دوو مترا بارەکان باشە تۆ کرێکاری لێرە چیش دەکەی بەس بار دەکەی بەس بارەکەم ئەگەرانش بێ ئیش بوون ئەکەواتەمەش بێ ئیشە بین بەشی زۆر لە کاسبکاران لە نێو ئەو شوێنەدا کە قوم و چەگر و چیمەنتۆ و بلۆک و شتی لێیە ئەوانەی کە زۆر زەرمەندن سێچینن خاوەن گەراجە تراکتۆر شۆفێری تراکتۆر کرێکارە پێم بڵێ تۆ دەڵێ کاکە بەخوا غەدرم لێ دەکەن بۆ غەدرە بوو لێرە تێنی زۆر کاسبی ئەمن حەفسەرە خێزانم هەیە باشە ینی هەوڕۆم نوتیسبیانی هاتیمە ماقولە ئەمن 10,000 ئیش کردیا دەچێ کابراتی نیو تەرەنتەری پێوێ دەچەکەن شورتا دەبێت تەلەفۆن لۆ کازم بکە لۆ کازمەکەی ئەو هەموو لێرە ساحیبن ئەو لۆکەی ئەو بلۆکی دەبێت والله ئەگە بار بکەم زۆرە بار بکەم 200 بلۆک باش ئەگەر کەسێک خانی بکە بلۆکی بە لۆری پێ باشتریان بە والله بە لۆری بە دەرەنتەر ئەوەی تەزاو خاندرستەبی یانی ئەنگۆ مەسەلەکە مەسەلەی گۆی هەر پەیوەندی بە تەجاوز نییە ناوەڵا پەیوەندی پێوە نیە بە ئەمن ئەگەر لە تەزاوزیان گرتم با 200,000 غەرامە بکەن برا بەس قەلابە تێ قەلابە زۆرترێ هاگری ئێستا قەلابە دەینی ئەری وەڵا لە دەرەوەی شار ئەری وەڵا قەلابە من بەخۆی یەک جارێ قەلابەکەم لۆ هات قەلابەکەم لۆ هات گوتی تشت بخڕێ پە من نەنە لە گوندێ خۆ گوتی پە من نەنە دوای شکایەتت لێکری یەک قەلاب برادرە گۆوەڕەکەم هەیە لۆ هینم لە دووان ڕاستە تەزاوز هاتن و بردیان ینی باوەستە واستەکاری واستەکاری بوو لە گوندێمەوە لێ هاتی ئەری وەڵا تشتەکەی وایە تۆ داوای چی دەکەیت وەڵی داوای حەقی خواکەین یانی ڕێکی لەمەوە بین و ئەمە خڕبێ بحاشین و گوناحە و تاوان ینی ئەمە لە سبیان ماقولە تێواری 10,000 تەرەکتۆرەوە 10,000 ئەرێ بەخوای ناگەڕێنیش ئیش لێ ناگرنیشکەم پیکا بەشی ینی پیکا بەشی قەچی چاکە چاکە دێن بە دەرەنتەرمەوە بە پیکابێ بە ینی وەلی هادەنەکە لا خڕ بکەینە پیکاپ هەنجە خڕ بکەین و دەرەنتەر ینی خڕ بکەینەوە خەڵکیان تێکدا ئەرێ وەڵا لیان تێکداینە بەشی زۆری کاسبکارانی سۆران لە قوم و چەگەڵ گلەیان لە پۆلیسی شارەوانی سۆران بوو ئەوان دەیانگوت پۆلیسی سۆرانە ینی شارەوانی سۆرانەوە دەکات بەربەستمان بۆ دروست بێت منیش ڕاستەوخۆ هاتوومەتە لای ڕائید هاوار کا لێرە بەڕێوەبەری پۆلیسی شارەوانی سۆرانە دەمەوێت وەڵامی پرسیارەکانمان بداتەوە جەنابی ڕائید دەڵێن ئێوە بەرپرسن لە دروستکردنی کۆسب گرفت لە بەردەم کاسبی ئەو خەڵکەی کە لە قوم و چەگڵەکان کار دەکەن ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگیری لە کاسبکاران ناکەین تاوان ئێمە بە پێی ڕێنەمایەکان ئیش و کاری خۆمان دەکەین ڕێگە پێدان ئەگەر هەبیتن نسبەت گواستنەوەی مەواد بۆ ناو شار ئێمە بە پێی ئەو پسوولە ڕێگە پێدان ئیش و کاری خۆمان دەکەین باشە ئەوان دەڵێن ئێمە کوڕی ئەو شارەین کەسمان موچەخۆر نین بە عارەقەی نیچوانی خۆمان کەسابەتی دەکەین بەڵام هەر ڕۆژێک پۆلیسی شارەوانی بیانوویەک دەینێ دەڵێ کاکە بۆ یەک دەوە شۆفەر ینی چەند مەترێک خاکەناس قۆم
دەڵێن دەبێت تۆ وەستێک بکەیت و سەردانی شارەوانی و چوزانە و کۆمەڵک شوێن بکەیت. ئێمە ئاسانکاری تەوامان کردیا بۆ هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان سەبارەت بەوەی کەوا یەک دەوا قوم چەک لە قومە ڕێگە پێ نادێن ڕاست نییە بە هیچ شێوەیەک هاوکاری خەڵکی خۆماشمان کردیا بەڵام ناکرێتن تەلەنگتەرە قومێک یان تەلەنگتەرە بلوکێک یان قەلابە بلوکێک ڕێگای پێ بدرێتن بۆ شوێنێکی تەجاوز خانوو پێ دروست بکرێتن بە هەموو شێوەیەک ئێمە وەکو بەشی پۆلیسی شارەوانی هاوکار بووینە لەگەل چینی هەژاران تایبەتی کاسبکاران و پاڵپشتیشیانەکەین بەڵام لە چوارچێوەیەکی قانونی یاسایی ڕێگەمان پێدا بڕیاری دەرکردووە ینی پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە کاسبکاران تووڕەن دەڵێن کاکە ئەوان دەڵێن تەجاوز کورە خۆ دەڵێ ئێمە نایکەین ئەوە لۆریەکان لە دەرەوە داخل دەبن و بەواستە واستەکاری بلۆک دێنن قوم دێنن بەمەش دەڵێن نابێ هیچکە من تەبعاً ماوەیەکە لێرە دەست بەکار بوومە ئەو بەرپرسیارەتی مەرگرتووە ئەتوانم لەو بەرپرسیارەتەکەم گوتە لەو ماوە وەڵامی ئێوە بدەمەوە بە هیچ شێوەیەک خۆم بە بەرپرسیارە زانم ئەگەر هاتوو قەڵابەیەکمان ڕێگە پێ دابیتن لە سەیتەرەکانی خۆمان داخلی ناو شار بیت باشە تەجاوز وەستاوە نارم تەجاوز نەوەستا بەس ئێمە ڕێگریمان کردووە بە پێ ڕێنەمای تعلیمات کاری خۆمان لەگەڵ ئەم جۆرە سیستەمەی یان پێویستە بگۆڕێت ئەگەر ڕابووچوونی خۆم بڵێم من لەگەر ئەو سیستەمە دانیمە حەزیشەکەم پێداچوونە بکرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی جوانتر و ڕاست و درست ئیش و کاری ڕۆژانەی هاوڵاتیان بەڕێ بەر لە بەرنمەکە من لەگەڵ جەنابی قایمقامی سۆران قسەم کرد ئەو گوتی کێشەکە پەیوەندیدارە بە شارەوانی و پۆلیسی شارەوانی سۆران قسە لەگەڵ ئەوان بکە ئەوان بڕیاریان داوە من لەگەڵ کاکاوەم سەرۆکی شارەوانی سۆران کاکاوە بڕیارێکتان داوە سیستەمێکتان دروست کردووە هەموو کوردستان بگەڕێ لە یەک قەزا لە یەک ناحیە سیستەمی لەم شێوەیە نییە بڕیارتان داوە بەوەی کە کاسبکارانی قوم و چەگەڵ کەسابەتی نەکەن ئەگەر بشکەن دەبێت لە ڕێی پسوولەوە بێ بۆچی ئەم سیستەمە لە سۆران هەیە تەبیعی ئەو بڕیارە بەر لە من ئەو بڕیارە دراوە بۆ کۆنتترۆلکردنی تەجاوزات بۆی کە بتوانن تا حدێک ڕێژەی تەجاوزات کۆنتترۆلکەن و دواتری ژەما هاتین پێمان بڕیارێکی دروست بووە بۆیە هەر بەردەوام بووینە بڕیارەکە بەردەوامە بەو شێوەیەی پێشتر بە هاوڵاتی مراجعی مەدەکا دوای کەش پشکنین بۆ مڵکەکەی دەکرێزانیمان هیچ کێشەی نییە نووسراوی بۆ دەکەین ئەویش دەچێت سەردانی ئەگەر قەبارەی موادەکەی کەم بێ وەکو تراکتۆر و شتیوا بێ دەچێت لەو نووسنگانە وەردەگرێ گەنە و باشتر بە ڕێی قەلابی بۆ خۆی داخل باشە ئەگەر تەمەشای ئالێتەکە بکەیت وەکو خۆت باسی لەوە دەکەی ئالێتێکی باشە ئاساییە خەڵکێک خانوو دروست دەکە بە قانونی مواد دەبە بەڵام ئەوان دەڵێن ئێمە 150 خێزانین بە ئێمە دەڵێن نابی بلۆک ببن نابێ قوم ببن بەڵام لە هەمان کاتیشدا دەڵێن بە لۆری داخل دەبێت لە ڕێی پارە من بۆ خۆم لەگەڵ شۆفێرە قسەم کرد قەلاب دەڵێ کا کامەران بلۆکت بۆ دێنم بە 400 بۆ هەر کاروانی 7,000 بۆ سەیتەرەکەی یعنی بۆ ئەمە چی دەڵێن بە حقیقەت من ناتوانم نە بڵێم نییە نە هەیە محتەمەلە هەبێ سەیتەرات و ئەوەیە احتمالە بە دزە بکە خەڵکێکی نەفس نزم بن بتوان ڕێگە بدەن ئەو حاڵەتێ هەی بەس لایەنی دووەمی پرسیار 150,000 خێزانن ئەوان دەڵێن ئێمە ئەویش ئەمە مەجالە ئیشێنێدای بن ناڵم ئەوەی کە لە دەرەوەی یاسا نەیەوێ ئیشی نایاسایینەکە مەجای نێدای باش ئێوە دەڵێن بە پیکەپ قوم بابێ بەڵام بە تراکتۆر نیە ئەمە چییە ئەمە چۆن بە پیکەپ بە پیکەپ دەکرێت قومبار بکرێت چون پیکاپ ڕێژەیەکی زۆر کەمە یعنی مستحیلە کابرا بتوانێت تەجاوزێکی زەخم بک بە پیکاپی بەس تراکتۆر دەکرێت یعنی تۆ بە 5 تراکتۆر دەتوانانی پرۆسی خانی خۆت لە مەرحلەیەک ببێ پێش باشە بەس کاکاوە ئێوە بەستان ڕاگررتنی تەجاوزە تاکو ئێستا تەجاوز نەوەستاوە تەجاوز هەر بەردەوامە و ئەو بڕیارش وای نەکردوە تەجاوز کامەران بێشک ینی بێشک ئەگەر ئەو سەیترە و ئەو شێوە بڕیارانە نەبێت تەجاوز هەر یەکجار بێسنوور دەکرێت تەبیعی هەر بڕیارێکی شێمە دەدەین نیەتمان غەرەز نییە لەگەڵ هاوڵاتی خۆمان
بەس دەمانەوێت تۆزێک کۆنتترۆلی وەزعەکەی بکەین باشە چی دەکەن بۆ 150 کاسبکارە مانەمان نییە ئەمە ڕێژەیەک حەفتانە ڕێژێک بلۆکشیان دەدەینێ بەس ئەو بلۆکانە بۆ ئەو کەسیە کە سیانەیەکی جزئی دەکا بۆی کە تووشی هەموو ئەو عرقەلە و مەشاکیلێ ئیداری و ئەوە نەبێ ڕێژەیەکیان دەدەینێ هەم بلۆک هەم قۆم هەم چەگل بەس ئەوانە بۆ قەبارەی بچووکە بۆ نەژەنکردنەوەی بەسیتە یعنی نەک بۆ تەواو خانوو لە سفرەوە دەست پێ بکرێتە بینایە ئەوە نا تەبیعی بۆیە ئەو فیلتێرەمان ئەدانای توی هاوڵاتی بۆ تێ بچی مراجعی وام بکەی لە قەبارەی گچکە بەبێ بێ شارەوانی ئەو شێ لەوێ بۆیان جێبەجێ دەکرێ و ئیزن دەدرێت لە قەزای سۆران لە سەداهەشتای خانوەکانی ئەو دەڤەرە پێشتر بە تەجاوز کراون وەکو بەرپرسان هاوڵاتیان کاسبکاران باسییان لێوە کرد ئێستاشی لەگەڵدا بێت لەم لاو لەولا سەرڕای بوونی کۆمەڵی کۆسپ و تەگەرە لە بەردەم دروستکردنی تەجاوز بەڵام تەجاوز بۆ هەندێک کەس هەر بەردەوامە بەشی زۆر لە کاسبکاران گلەییان نەبوو گوتیان ئێمە زیاتر لە 150 خێزانین ڕێگا نادەین بلۆک قۆم چەگەڵ بگوازینەوە بۆ شوێنەکانی خۆمان لەگەڵ سەرۆکی شارەوانی لەگەڵ پۆلیسی شارەوانی قسەمان کرد خۆشببختانە سەرۆکی شارەوانی سۆزی بە ئێمەدا سەبارەت بەم پرسە سبەی لەگەڵ کرێکارانی ئەو شوێنە کۆ دەبێتەوە هەرچی لە بەرژەوەندی گشتی دابێت ئەوان ئامادەن لە پێناو نەهێشتنی تەجاوز لە پێناو دروستکردنی دەرفەتی کار بۆ کاسبکاران هەوڵ و هیمەتی خۆیان بخەنەگەڕ و ئەو کێشەیەش چارەسەر بکەم تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ